بەناوی خی گەورە و میرەوان ئایزانم سلااوان نێبێت. جیاواز لە تەواوی و بەرنامانەی کە لە کەناڵی ئاسمانی پێیان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتوم. ئەمڕۆ لە دیدار و بەرنمەیەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان چەند پرسێکی تایبەت بە وەرزش تایبەت تاوتوێ دەکەین و تایبەتریش بێ بە پاڵەوانەتی کۆپا ئەمریکا و هەروەها پاڵەوانەتی یۆرۆ کارەکانی دەست پێ دەکا و ئێمەش لە کەناڵی ئاسمانی پەیام و هەوڵ دەدەین خزمەتێکی بەرچاوتان بکەین. مامۆستا گیان سوپاس بۆم دیدارە، خۆشحاڵم کە لە حزوری جەنابەت چەند پرسێکی وەرزشی پێکەوە گفتوگۆ بکەین. وەڵام من سەرەتا دەستخۆشی لێ دەکەم لە خۆت و لە هاوکارانت. بەرنامە وەرزشەکەت زۆر کاریگەرە و پێما بینەری زۆرە. سەرەتا دەستخۆشی لێ دەکەم دوایی لە خزمەت نافەرمە. قوربانە مامۆستا گیان. مامۆستا هەرمێ سەرەتا وەکو بە دیوێکی گشتی پرسم، ئێمە لەم کای وەرزشەیە کە بینەرین کە سیر دەکەین کۆمەڵێک پرسەیە کە لە ڕووی دینیەکەشەوە بەرپرسیارمان نکاتەوە بە بەردەوامی کە هەمیشە یعنی لامان گرنگە، ینی گرنگی پێینەوە نییە ئێمە بڵین ئەمە ئیهمالەکەین. من حەز دەکەم زانم لە دیوی مامۆستاوە ئایا وەرزش ئێمە چۆن سەیری بکەین، ینی بابەتەکە و هەروەها چۆن بتوانین کاتی خۆمانی بینی. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. کاک محەممەد، وەرزش دیارە من کاتی خۆی وتارێکم بە تایبەت لەو بارەوەدا بۆ مەکتەبی وەرزش و لاوان و کرا بە نامیلکەیەکیش ئەمە وەرزش و هەڵسەنگاندنێک، ینی وردەکاریم زۆر تێدا باس کردووە. بەڵام ئەوەی بە کورتی بگوترێ ئەوەیە کە وەرزش بریتێ لە زوڵاندنی جەستە بە شێوەیە کە پارێزگاری بکرێ لە ئەندامەکانی جەستە، چ ئەندامە ڕواڵەتیەکان وەکو پەیکەری ئێسچی و دەمار و پێست و ڕواڵەتی جەستە، چ پەیکەرە نێوەچیەکانی جەستە کە بە تاکید وەرزش دەبێتە هۆی بەهێزکردنیان و دەبێتە هۆی پاراستنیان. دەستخۆش مامۆستا گیان. وێنەی جەنابتم بینی وەکو یاری بالە کاریتیوە، بەڵام سەر ڕەنگە بە بۆنەی پێگەت و کەسایەتی و نەتوانی ممارەسەی ئەم وەرزشانە زۆر بکەی. با بزانم لە ژیانی ڕۆژانەی مامۆستا خۆی بە چی وەرزشێ سەرقاڵەکە؟ ئایا خۆی وەرزشەکان تا چەند پابەندە پێوەی، چونکە ڕەنگە ممارەسەکردنی بۆ خۆشت پێشتر بتوانی بێتن ممارەسەکەی بەس ئێستا نەتوانی. کاک محەممەد، من ڕۆژانە وەرزش دەکەم. هەندێک ڕۆژ ئەلبەتە لە هەفتەدا بەلایکەمە 3 ڕۆژ وەرزش دەکەم، وەرزشی تەواو کە لە نیو سەعات تێدەپەڕێ. کۆمەڵێک تەمرین و ڕاهێنان دەکەم بۆ خۆم. بۆ وێنە یەکێک لە ڕاهێنان و وەرزشەکە بریتێ لە شناو. من 250 شناو دەکەم ئەگەر بیکەم، 150 لەسەر 50 ئەوی دیکەشی ئاوە لەسەر لە پەدەست. و یاریچ کە هەیە ڕەنگە ئێوەش بیزانن حتمما وەرزشکاری جەنابەت کیژڵ ئەم تەمرینەش دەکەم، هەروەها بلانک لەسەر ئانیشکەکان و لەسەر سینگی پێکانت تا 3 دقە 4 دقە دەتوانم بوەستم. دەگونجێ زیادیش بکرێ و کۆمەڵێک وەرزشی دیکە دەکەم. ئیسپرینگم هەیە بۆ دەستەکان، بۆی کە دەست و مەچەک و قۆڵ و مەسەلەن ماسوولکەکان و وەرزش ڕاکردن دەکەم. ئەمانە شتی چەسپاون ڕۆژانە، ئەمانە کە وەکو سابت بوون لە ژیانی خۆتا، بەس وەکو ممارەسی یاریەکانی ممارەسی یاریش من ئێستاش لەگەڵدا بێ یاری بالە هەر دەکەم، بە کوردی شەبەکەی پێ دەڵێن، لەگەڵ کوڕەکانم لەگەڵ حیمایەکان دەردەچین جارجار من بەڵێ ئەو یاریە دەکەم. تێنسم کردووە و ئێستا بڵین شوێنەکەم وانێگەنە یاری تێنسیش دەکەم و یاری تۆپی پێشم کردووە کاتی خۆی. ئێستا جارجار دەیکەم بە شێوەیەکی جوزئی و مەلەوانی کردووە. هەڵبەتە زۆر بۆم ناگونجێ، بەڵام ئەویش مەلەش دەزانم. واتە هەروەها جۆر یاریش کە هەیە ئەوەی فیشەی پێ دەڵێن، ئەوەشم کردووە دەیکەم و ئێستا کەمتر ئەلبەتە، بەڵام بەستمەوە ینی وەکو بڵێ کەیفم بە وەرزش دێ و لە ڕووی شەرعیشەوە کۆگوتم، لە ڕووی دینیشەوە بە پێویستی دەزانم، چونکە هەم لە ڕووی قەد و قیافە هێشتنەوە، هەم لە ڕووی ساغ و سەلامەتی و لە ڕووی خۆپاراستن و مەناعە لە بەرامبەر میکرۆب و نەخۆشیەکان و بۆ ئەوە کە بەدەنە ساغ و گورج و گۆڵ بێ
العقل السليم في الجسم السليم عقلی ساغ لە جەستەی ساغدایە من هەم بە هەموو ئەو هاندەرانە ئەوە دەکەم و ئەو ڕۆژانش کە ئینسان وەرزش دەکات قالبت خۆشترە گورج و گۆڵتری و خوێنە زیاتر تازە دەبێتەوە هەناسە قوڵتر هەڵدەمژی و ماسوولکەکان و جومگەکانت باشترە زۆر کەس تووشی گرفتی فەقەرات و جومگە ئەوانە دەبێت لە ئەنجامێتەوە کە نێجە وڵاتوە ڕاستە طبعاً ممارەسەکردنیشەوە خاڵێکی گرنگ بوو کە من زۆر دڵخۆشم پێی مامۆستایی بۆ بینەری یاریە جیهانیەکان ئایا سیری یارەکانەکە یانەکان هەڵبژاردەکان ڕاستێکی کاک محەممەد کەمتر بواری ئەوم هەیە جار ئەلبەتە بۆ هۆی کوڕەکانمەوە یعنی بۆ وێنە کوڕی گشتکەم شاکار زۆر متووی یاریە زۆر ینی ئەوەیە بە تایبەتی مشەجیع یاری بەرشەلۆنەشە بە تایبەت ترهی میسی نازم میسی لێ ماوەیان نەماوە لەوێ بەڵام بەهۆی ئەوانەوە مەسەن جارێ کوڕەکان دادەنیشن با بە ئەوە یاری فلان وڵات و فلان وڵاتە یا بۆ ئەوەیە ئەمنیش کە دانیشتم بەدەم چا خواردن تەماشا دەکەم بەڵام من بە تایبەتی بۆی دابنیشم دەرفەتی ئەوە من نیە واتە لە هەنگری بۆ هیچ هەڵبژاردەیەک یاخود یانی نییە بۆی مەگەر بڵێ بۆ دڵنەوەیی کاکە شاگەر دانیشت بڵێ وڵا بۆ دڵنەوەی ئەو دادەنیشم هەمیشەش دەشڵێم من هاندەری ئەو تیپەم کە بە زیاتر بە ڕەوشتەوە یاری دەکا بە تایبەتیش دەڵێن میسی زۆر بە ڕەوشتەوە ینی بە ئەدەبەوە یاری دەکا فاوڵ ناکە خۆی لە خەڵک نادا شەق لە خەڵک هەڵ نادا ینی هەندێک ئەخلاقیات و سلوکیاتی جوان هەیە من زیاتر ئەوەم ئەلبەتە بەتەئکید من وەکو موسڵمان پێم خۆشە بۆ وێنەکە فلان وڵاتە ئیسلامی بیباتەوە ئەوە هەیە ئەمما بەگشتی من مشەجع هیچ تیمێک نیم بەگشتی هاندەری هەموو ئەوانم کە وەرزش دەکەن و هەوڵ دەدەن کە وەرزش وەکو ئامرازێک هەڵبەتە وەکو لەم نامیلکەیدا باسم کردووە وەکو ئامرازێک بەکاردێنە وەکو ئامانجێک دەست خۆش مامۆستا حەزەکەم دوا پەیامی خۆت بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێم وەڕوا بۆ ئێمەوە بۆ تەواوی وەرزش دۆستان بگەینی وەکو کەسایەتیکی دیار لە بوارە وەرزشیەکە و لە ڕووی بینەری یارەکان هەموو بارودۆخەکان حەزەکەم پەیامێکی کۆتایی خۆتمان پێ بگەینی بەڵێ وڵای پەیامی کۆتاییم ئەوەیە من وەکو باسم کرد هەندی وردەکاری هەیە من لەو نامیلکێدا باسم کردو پێم خۆشە تەماشای بکەن یەک دوو وەرزش بەگشتی لە بازنەی ڕەوادایە مباح لە بەگشتی ڕەوایە وەکو گوتم جاری باشی حکومەکەی دەچێت بۆ کە شتێکی پەسەند بێ بەڵکو جارێ دەچێت بۆ شتێکی کە فەرز بێ هەندێک کەس تووشی گرفتی بڕگەکانی مل بووە هەندێک کەس تووشی گرفتی بڕگەکانی پشت بووە دکتۆر بۆی دادەنێ ئەگەر ئەو ڕاهێنان و تەمرینەکە پێویستی بە عملیات ناکەگەر نەدەبێ عملیاتی بکەن کەواتە تەمرین و ڕاهێنانەکە بۆی دەبێتە واجب خۆ ئەگەر پێشتر خەمی خواردبایە و پێشتر ئاگای لە جەستەی خۆی بووایە پێویستی بە چارەسەری پزیشکیەکەش نەدەکرد کە ئەو تەمرینی بۆ دابنێ بۆیە من پێم وایە لە بازنەی ڕەوادایە بەجارێ حکومەکەشی لە ڕەواش زیاتر دەچێتە سەر من ئەو تێبینیم هەیە کە وەرزش وەکو ئامراز تەماشا بکرێن نەکرێتە ئامانج و وریابین کە وەرزش بە ئەخلاق و بە ڕەوشتەوە بکرێ جاری وای هەندێک لە تیمەکانەها کە دەبینی پێکەوە بە شەڕ دێن هەرا دەکەن یەکتر دەکوژن حەقە پێچەوانی ڕەوشت و ئەخلاق و پێچەوانی ئامانجێکە کە وەرزشی بۆ دەکرێت هەروەها هەندێک وەرزش هەن کە سەر دەکێشن بۆی مرۆڤەکە لە بەین بچێت من لەگەڵ ئەوانە دانیوانە بە حرام دەزانم ئەو وەرزشانەی کە بۆیان لەسەر کوشتنی خەڵک تەوان ئەوە نابێت یاخود ئاژەڵکردن بە نیشانە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ئاژەڵ مەکەن بە نیشانە تیری تێبگرن تا دەیکوژن بۆ ڕاو دەکەی ڕاو بکە بەڵام بەس بۆ ئەوی کە ئاژەڵەکە بکوژی من ئەوانە بە ناڕەوا دەزانم ئەگەر وەرزش بەگشتی ڕەوایە و لە بازنەی شتە ڕەوایەکاندایە و بەنسبەت تەماشاکردنی وەرزشیش پێویستە وریابین ڕەوایە بەڵام ئەگەر واجبی لەسەر بچێندرێ نوێژی لەسەر بچێندرێ ئەرچی دیکەی لەسەر بچێندرێ و کاتە لەسەری قەرزار دەبێتەوە خاوەنەکەی و حکومەکەی لەوە ڕەواوە دەچێت بۆ حرام نەک لەبەر خودی خۆی لەبەرەوە کە ئەرکە شەرعیەکانی لەسەر چواندون دەست خۆش سپاس مامۆستایان سپاس و دەرفەتەی پێداین قوربانە بم ئایزانم ئەم دیدارە تایبەتەمان پێشکەشکردن تا دیداری تر خواتانە